بابین بزین خۆکوژتن ئەمانگەینێتە چه ئەنجامێک. ڕاستەکەی ئەو کەسەی کە خۆی ئەکوژێت طبعاً خەفەتێکی زۆری لە دڵایە، مشکلەیەکی زۆر گەورەی هەیە ناتوانێت حەلیکات. بۆیە ئەڵێ خۆم بکوژم باشترە. باش ئەم کەسە خۆی ئەکوژێت، باشە گولەیەکە ئینێتە سەرێ و لە ماوەی 5-6 دقیقە ڕوحی دەرەچێ و ئەمرێت. بەڵام بابین لە دوای مردن بزانین ئەم کەسە ژیانی چی بەسەر دێت. الذي خلق الموت والحياة، خوای گەورە لە دوای مردن ژیانی دروست کردووە، کەواتە ژیانی ڕاستەقینە دوای مردنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەر کەسێک بە هەر شتێ خۆی بکوژێت، هەر کەسێک بە هەر شتێ خۆی بکوژێت لە قەبرەکەیە، خۆی بەو شتە ئەکوژێت و هەمیسان زینۆ بێتەوە، هەمیسان خۆی ئەکوژێتەوە. یعنی ئەگەر کەسێک بە چەقۆ خۆی بکوژێت لە قەبرەکەیە خۆی ئەکوژێ بە چەقۆ، دوایی زینۆ بێتەوە، دوای هەمیسان خۆی ئەکوژێتەوە إلى قیام الساعة، تا قیامەت هەڵەسێ. کەسێ خۆی بسووتێنێ بە هەمان شێوە، کەسێ فیشک بدا لە خۆی بە هەمان شێوە، کەسێ خۆی بەرەوەدا. کەواتە خۆکوشتن چارەسەر نییە عەزیزەکەم. خۆکوشتن بەڵکو بیدایەتی ناڕەحەتیەکانە. ئینسانی مسلمان کە ئەمرێت، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ یەستەریح، ئیسراحەت ئەکات. بەڵام ئەو کەسەی کە خۆی ئەکوژێت ئیسراحەتی لێ هەڵ ئەگیرێت. کەواتە خۆکوشتن بە هیچ شێوازیە چارەسەر و عیلاج نییە بۆ کێشە و مەشاکیلەکانمان. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، کێشەت لەگەڵ کەسێکە هەیە ئەتەوێت بیکوژیت، باشە ئەتەوێت بیکوژیت. ئەوەم لە عەقڵا بووە زۆر جار. بۆستە براکەم، ئەگە مایکەکەت بگری من قسەت بکەم. باشە قوربانێ. باش ئایا کوشتنی ئەم کەسەی کە من کێشەکەم لەگەڵ یا هەیە، عەرزی لێم داگیر کردووە، پارەی لێم داگیر کردووە، تعەدای لێم کردووە، هەر شتێکی کردووە، باشە بزانین بە کوشتنی ئەو کێشەکە حەل ئەبێت. یەکەم ئەو ئەکوژیت و ئەو ئەڕوا بۆ قیامەتی خۆی، باشە خۆی و ئەعمالی. بەڵام ئەنجا کێشەکانی تۆ لەمە بەدواوە گەورەتر ئەبێت، لە دوای کوشتنی ئەو پیاوە گەورەتر ئەبێت. ئەگەر گەورە بوو بێت ئەم جارە گەورەتر ئەبێت. ئەم جارە کێشەکان حەلبوونی ئاسان نییە، زۆر زۆر گرانە. یەکەم تۆ کەویتە زیندان، باشە لە زیندان ئیتر ڕەنگە ئەو کەسی کە کوژراوە کەس و کارەکەی بە ئاشکرا تەعەدا بکەن لە خێزانت، لە مناڵەکانت، عەزیەتیان بن، سوکایەتیان پێکەن، بەڵکو عەرزە و سامان و ئەو پارەکەمەشی کەوا هەت بۆ ئەویش داگیر بکەن. اینجا هەواڵی ئەو داگیرکاری و ستەم و زوڵمەی کەوا لە ماڵ و مناڵ دەکرێت، تۆ هەموو ڕۆژێ لە سژنەی بیستیت، باشە ئەمە بۆ خۆی هەموو ڕۆژێ مردنە، باشە هەموو ڕۆژێ مردنە. پاشان تۆ بۆ هەتایە یا 20 ساڵ یا 30 ساڵ لە سوچی زیندان نابیتە سەر، نەچوونە دەرەوە هەیە، نەخۆشی هەیە، خەبەر نییە، ئەنجابی هەر خەفەت بخۆی. ئەنجا لە ڕۆژی قیامەتیشە خوا پەنامان بات تۆ بە قاتیل ناو دەرەکەیت، بە قاتیل خوای گەورە حەشرەتەکە. قاتیلیش لە ناوچەوانی نووسراوە مەویستە لە ڕەحمەتی خوا، خالیدەن مخەلەدەن لە جەهەنەمە ئاسووتێت، بە تایبەت ئەو کەسی کە بیکوژی ئیماندار بێت. بۆیە عەزیزەکەم لە هەردوو حاڵەتەکەیە، حاڵەتی خۆکوشتن یا کوشتنی بەرامبەر چارەسەر نییە. ئەی چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە وەکو وتم دنیا بە خۆشی خۆشە، بەڵام ئەگە گەیشتە ناخۆشی سەبرەگرین، چکە سەبرگرتن حالی هەموو مەشاکیلەکانمان بۆ کات. و ئینسان من هەموو جا ئەوە وتووە دەوڵەمەندترین کەسی ئەم شارە بێنە لەگەڵ فەقیرێکا داینێ، فەقیرەکە زۆرتر ئەخوات. ئەم دەوڵەمەنە لەبەر ئەوەی مراعاتی تەندروستی خۆی ئەکات، 2 شیش کەباب بخوات، جاری وایە 1 شیشە خوا. بەڵام ئەوەی کرێکارە و حەماڵ و فەقیرە 6 شیش کەباب بخوات، 7 شیش کەباب بخوات، گوێی لێ نییە. ئەو ئەڵێ ئەمە فرسەتێکە هاتوۆتە بەردەسم، ئەم نانێ بخوا، ئەو 2 نانە خوات. تێگەی؟ کەواتە برای عەزیزم پارە ئەرقامە، ژمارەیە، نەشیاوی ئەوەیە خۆت بکوژیت، نەشیاوی ئەوەیە کەسیشی بۆ بکوژیت.